کوردستان پیرۆز بێت. مشهد رئيسي كزوج. من بە وەکو خۆم بەڕاستی دەستخۆشیان لێکم بۆکردنەوەی ئەم پیشانگایە زۆریش بە زەروری ئەزانم لەبەرەوەی هەریچ نەبێ لە ئێستاە بۆ بۆنی سەرقاڵیەوە بێ بۆ بۆنیەوە بێگەنجەکانی ئێستەمان بەڕاستی کەمتر شارەزای کللتوری کوردەوارین ئەمە لەوانەیە هۆکارێک بێ کەم تا زۆر بۆ ناساندنی لادیەکان و کللتوری کوردەواری داوا لە دایکان و باوکانی ژەکە من وەکو دایکێکە هاتم بەڕاستی مناڵەکانم لێنە بوو نەگینایکەم شدەوانم هێنا چونکم کەنجان مناڵەکان بە تایبەتی لە ئێستا دابڕاون لەم کللتورانە بۆیە داوا کەمەوانەی کە سەردانەکەن مناڵەکان بێنن لەگەڵ خۆیانە هەریچ نەبێ ئەتوانن ئەگەر ڕۆژانەش نەتوانن بۆ بۆنی سەرقاڵیان و سەردانی لادیەکان بکەن خۆتوانن لە ڕێ وێنەکانەوە ڕوونکردنەوەیەک بۆ مناڵەکان بن بۆیە دەستخۆشی لە ڕێخەرەکەکەم و دەستخۆشیان لەکەم بە زۆر بە شتێکی چاکی ئەزانم هیوادارم زیاتر و دووبارەش بێتەوە زۆر زەرورە شتی وە یعنی من خۆم حەزم لێیە حەزەکەم کە ڕەسمەکانی ژەبینم دڵم ئەکرێتەوە ناوچێ هەورامان و ناوچەکانی تر و تر زۆر جوانە ڕەسمەکانیان خەڵک بیبینێ مناڵ گەنجی ئێستا بزانێ ئەم کوردستان سروشتێکی زۆر جوانی هەیە ئەو شوێنانە ببینێ هەموو ناوچەکان بزانێ ئەمە سروشتە جوانەکەی کوردستانە کوردستان شوێنی زۆر خۆشیە زۆر جوانیە پێویستە زەروریشە بۆی گەنجی ئێستا بزانن ئەو شوێنانە هەیە